بەیانیتان باش بە ناوی خی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیە و ئەم ڕۆژەشمان تەرخان کردووە بۆ قسەکردن لەسەر ئەو بارودۆخەیان بۆ منە ئەو بارە دەرونیەی کە هەر تاکێک تێدایە. دەی ئۆکتۆبری ساڵی 1992 واتە 26 ساڵ بەر لە ئێستا ئەم ڕۆژە تەرخان کراوە بۆ تەندروستی دەرونی لە تەواوی جیهاندا. ئێمە زۆر جار وا لێکی دەدەینەوە یا وا گومان دەبین کەوا تەنها لە وڵاتانی ڕۆژهەڵاتی و لە وڵاتە هەژارنشین و فەقیرەکاندا بۆ منە باری دەرونی و ئاڵۆزی دەرونیمان هەیە. بەڵام بەپێی ئەو راپۆرتانەی کە هەن لە ساڵی 1992دا 150 وڵاتی دنیا وەکۆڵێ هاوڕا و کۆک بوون لەسەر ئەوەی کەوا ئەم ڕۆژە تەرخان بکرێ بۆ بارودۆخە دەرونیەکان یان بۆونە بۆ ڕۆژی جیهانی تەندروستی دەرونی. بۆچی مرۆڤ لەگەڵ ئەو هەموو پێدرا و پێشکەوتنە تەکنەلۆژی و خۆشگوزەرانی و ئاسوودەیەی کە هەیەی هەر لە جلوبەرگ و خۆراک و شوێنی نیشتەجێبوون و هۆیەکانی گواستنەوە و زۆر شتی دیکەی ژیان لەگەڵ ئەوەشدا ڕۆژ بە ڕۆژ مرۆڤ لە ڕووی دەرونیەوە داڕوخاوترێ بێ ڕۆژ بە ڕۆژ مرۆڤ بەرەو نائارامی و شڵەژاوی دەرونی دەچێت. ئێمە لەم بەرنامەیەدا بە میوانداری یەکێک لە پزیشکە پایە بڵندەکانی بواری دەرونی دکتۆر زانە ئەحمەد قەساب پزیشکی پایە بڵندی دەرونی باز لە تەواوی ئەو کێشە و گرفت و یان نائاڵۆزیە دەرونیانەمان دەکەین کە ئێمە ڕۆژانە دەیبینین. ئایا ئەو هۆکارانە چین کە دەبنە مای نائارامی دەرونی لە ئێمەدا؟ تەکنەلۆژیا بە شێوەیەکی گشتی میدیا و زنجیرە دراماکان چ ڕۆڵێکیان گێڕاوە لەوەی کە دەروون و بیرکردنەوە و ئاراستەی دەرونی ئێمە بەرەو ئاراستەیەکی سلبی یا ڕەشبینانە یا خەمۆکیانە بەرن. دکتۆریان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سەرتا پێم خۆشە وەکو بەرچاوڕوونیە بۆ ئێمەش و بینەرانیش باسێکی ڕۆژی 10 ئۆکتۆبەر ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیمان بۆ بکەین. سپاس بۆ میواندارەکەت کاک ڕیاس. لە ڕاستیە دەرونی بابەتێکە کە لە دێر زەمانەوە قسەی لەسەر کراوە و شتێکی تازە نییە، بەڵام لە ڕووی ئەوەی کە ڕۆژیان بۆ داناوە لەو چەند ساڵی ئاخیرا بۆ ئەوەیە کە هەموو جیهان بەیەکەوە کۆمەڵێک باس و خواز لەسەر ئەو بابەتە بکە کە گرنگە بۆ هەموو تاکێک کە هەرێکێک لە مرۆڤەکان لە هەرێکێک لە شوێنەکانی دنیاە بێ. بۆ ئەو ڕۆژان دیاری کردووە کە باسی ئەوە بکرێ مرۆڤ چۆن بەختەوەرتر بێت، چۆن ئاسوودەتر بێت، چۆن بەدەر بێت لە کێشەکانی، چۆن زاڵ لە بەسەر کێشەکانی بەتابەتی گرفتە دەرونیەکانی ئیزافەتەن بۆ ئەوانەی کە تووشی نەخۆشی دەرونی ئەبن چۆن بتوانن چارەسەرێکی باشتری بۆ بدۆزنەوانێ هەم لە ڕووی دەرمانەوە، لە ڕووی پزیشکیەوە، لە ڕووی تەندروستی دەرونیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەواتە ئەمانە هەر هەمی بەیەکەوانێ لەو ڕۆژەیە باسەکرێ و عادەتەنیش باسی کۆمەڵێک شتەکرێت کە لە ناو کۆمەڵگای خەڵک بەخراپ باسی دەرونیەکە کەکرێت دوای ئێمە مناقەشەی کێنێکێک لەوانە عیبەیە ستیگمایە باسی دەرون بکەیت چکە خەڵک پێی وایە کەسەکە تێک چووە یاخۆت ناتەواوە پێویستەکە دوورخرێتەوە لە کۆمەڵگە. کەواتە ئەمانە کۆمەڵێشتن کە هەمویان پێکەوە کۆبوونەتەوانی عاملێکە هۆکارێکە بۆ ئەوەی ئەم ڕۆژە دیاری بکرێ بۆی خەڵک بەرچاو ڕوون بێ کە نەخۆشی دەرونی و ناساغی دەرونی وەکو هەموو ناساغێکی تروایە چۆنێکێک تووشی هەڵامەتە بێت، تووشی زەختە بێت، تووشی شەکرا بێ، ئەشێ تووشی لادانی دەرونی بێ و دوای بێتە نەخۆشی دەرونی. دکتۆر بێگومان لە نەخۆشیە جەستەیەکانە زۆر جا مرۆڤ خۆی هۆکاری هاتنی ئەم بەڵاو نەهامەتیانەیە لە نەخۆشی و ناساغیە دەرونیەکانیشدا مرۆڤ خۆی بۆ منەت هۆکارەکەوەی تووشی ئەم بارە ئاڵۆزە دەرونیە بێ. لە ڕاستیە ئێمە دایمە لە پزیشکی دەرونیە و لە تەندروستی دەرونیشە سێشت زۆر باسەکەین. یەکەمیان بریتە لە هۆکاری بایۆلۆجی، دومیان بریتە لە سایکۆلۆژی، سێمیان بریتە لە ژینگە. بایۆلۆجیەکە یعنی لەش بە تایبەتی ئێمە زیاتر لەسەر دەماغ کارەکەین چکە کاری ئێمە هەمووی لێرێ. ئەو گۆڕانکانی هۆرمۆنانی کە لە دەماغە ڕۆدا ئەشێ هۆکارێکی سەرەکی بێ بۆی کەسەکە تووشی پەشەوی دەرونی بێ یاخۆ تووشی نەخۆشی دەرونی بێ. لە هەمان کاتە هۆکاری دووەمی ڕئیسیمان بریتە لە کەسەکە خۆی چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکانەکە، چۆن لە ڕووداوەکان تێگا. بۆ نمونە مناڵێک لە مناڵیەوە باوکی ئەمرێ ئاەکە ئیگرێتە خۆی چۆنێک هاوکارێ بن چەندێک فێریەکەن کە ئەم ناڕەحەتی بێ باوکیە قبولکە و زاڵ بێ بەسەریە و هەموو ڕووداوێکی تریش لە ژیانە مەسەر لە دەزانی کەسێکی خۆشەویست بۆ نمونە جیابوونەوە لە کەسێک کە خۆشتەوێت ئیتر لە هەر تەمەنێک تابێ یاخود لەبەرە کارساتێکی مرۆیی ڕۆیە یاخود کارەساتێکی خۆی گەورەی یا بەسەر وڵاتێک ئەمسە بوو مەلەرزەیەکە ئەمانە لە دەستدانی تیاکەوێت کەواتە کەسەکە چۆن نەتوانێت پارێزگاری لێ بکە. هۆکاری سێمیش دایمە نێمە باسیەکەی میتە لە هۆکاری ژینگە و چواردەوە ینی
ئێمە زانین ژینگە و چواردە هۆکارێکی ئەتوانێت ئیجابی ڕۆڵێکی ئیجابی بگێڕێ و ئەتوانێت ڕۆڵێکی سلبی بگێڕێ. طبعاً زۆرێک لە ژینگەکان بەداخەوە بە تایبەتی ژینگەی کوردستانی خۆمان ڕۆڵێکی سلبی ئەگێڕن لەو بوارەیە بەوەی کە کەسەکە ساغیشە هیچ نەخۆش نییە هیچ لادانێکی دەرونیشی نییە و نەسەریەکەنە سەر بێزاریەکەن ئاڵێ قسەی خەڵک کوشتمی قسەی خەڵک بێزاری کردم توانە و سەرنجی ناخۆشی پێدەن کەواتە ئەمەش هۆکارێکی ترە ئەم سێ فاکتەرە هەرسێکی هەمیشەیەمە لە دەرونیا قسەکەین و هەرسێکیشیان کارەکەنە سەر یەکتری لە ڕووی زانستی و لە ڕاستێکەیە کە ئەتوانین ئێمە زیاتر تەفاسیلی بینە ئەگەر دوایی مەجال هەبوو. زۆر باشە دکتۆر ئەم نازانم ئەم قسێ تا چەند ڕاستە کە پێمان وابێ لەم سەردەما هۆکارە دەرونیەکان بۆ منە نەخۆشیە دەرونیەکان و ڕێژەیان زۆر زیاترە بە لە چاو بۆ من ساڵانی ڕابردووە لەگەڵەوەشا کە مرۆڤ بۆ منە مرۆڤێکی سادە بووە مرۆڤێکی بۆ منە نەبوو بووە بەڵام لەگەڵەوەشا ئاسوودەی دەرونی تا ڕادەیەکە بوو ئەوەی کە لەسەر زاری دایک و باوک و باپیرمانەوە باسیەکەین کە زۆر جار دەڵێن خۆزگەمان بەڕابردوو بۆچی لەم سەردەمەدا هۆکار چیە کە نەخۆشیە دەرونیەکان یا زیادبوونیان پەیوەندی بە چیەوە هەیە؟ کۆمەڵێک هۆکار هەیە ناتوانین ئێمە لە دەرونیا دایمە هەموو زانستێکیش پێم وابێ لەواچ ئەوەی جەنابەت سەرەتا لەگەڵ ئەوە هاوڕای کە ئەم سەردەمە بۆ منە پەرەسەندنی نەخۆشیە دەرونیەکان طبعاً زیاترە و لە زۆربوونی شایە بەڵام فرە هۆکارە یەکێک لە هۆکارە زیادبوونی ڕێژەی مرۆڤە لەسەر زەوی ئەمە یەکێکە لە هۆکارەکان هەتا ڕێژە زیابێ ڕێژەی سەدی شتەکەش تریش لەوانەیە زیاب بکەن بەڵام هۆکاری تریشمان هەیە کەوانژ هۆکاری گرنگن بەشێکی لەوانە هۆکاری زیادبوونی تەرفیهیاتە ژیانیەکان جوانکاریەکانی ژیانە لە سۆشیال میدیا و لە مۆبایل و لە تەکنۆلۆژیا و لە ئەدەواتی ناو ماڵ و لە جلوبەرگ و لە خواردن و لە سەفرە و کە ئەمە وای کردو بەشێکی زۆر لە چاولێکەری دروستەکان کە کاتی خۆی قەنەعەتیان زیاتر هەبوو بۆی کە هیان بوو هەوڵیان داوە کە زیاتریان هەبێ بەڵام ئەوە زۆر مهمە ئەوەی کە ئێستا هەیەی قەنەعەتی هەبوو پێی یعنی سپاسی خۆی لەسەر کردووە بەڵام هەوڵیشی داوە بۆی بەیانی زیاتری دەستکەوێت بەڵام کە بەیانی زیاتری دەست نەکەوتووە هاتووە لەلایەنێکی دینی هەبووە لەوانەیە و عادەتەنی شەروا بووە قەنەعەتی بۆ خۆی دروست کردووە کە توانێتی زاڵێ بەسەر ئەو مۆزوعەیە ئەمە زۆر گرنگە ئەمە پرۆتێکشن ئەمە پارێزگاری دەرونی دروستەکە بۆ کەسەکە چونکە ئەزانێت شتێک هەیە بەردەوام لە هەوڵایە و خۆیەکیش هەیە ڕازقە و نشکەوتۆتە ژێر کاریگەری نەبیرمان نەچێ ژینگەکەیەوە کاتی خۆشی ئەو پێشکەوتنە زۆرەی ئێستا هەیە لە ڕووی تەکنۆلۆژیە و کاتی خۆی نەبوو مانەوێت نەمانوێت بەڵام لە ڕابردووە ئەوە هۆکارێکی کەم بووە بەڵام ئێستا سەریکە هەمووی مۆبایلێکی پێشکەوتی پێ ئەگەر بڵین هەمووی لە ساعە 70 بۆ 80 خەڵکەکان وایە لەبەرەوە گەنجێکە کاچێتە ناو بازار لەبەرەوەی هیچ باگراوندێکی تری نییە پێی وایە تەنها ئەمە هۆکاری بەرەو پێشچوونی مرۆڤەکەیە یاخود پێی وایە تەنها ستایلی جلوبەرگ یاخود چوزانم گۆڕانکاری لە شکلی خۆی لە شێوازی خۆی یاخود گۆڕانکاری لە ماڵی خۆی بە کورتی بە مختصری گۆڕانکاریەکانی دەرەوە مرۆڤ پەری پێداوە ئێستا گۆڕانکاریەکانی ناوە کەمتر پەری پێداوە کەواتە جیاوازیە بەرچاوی لە نێوان ڕۆح و جەستەیە هەیە کە میشە ئاین هاوسەنگی نێوان ئەم دوانەی بە دڵنیاییەوە ئاین ئەگەر بۆکو خۆی جێبەجێکی مەباسی ئاینی خۆوانەکەین ئیسلام یەکێکە لەوانەیە کە هاوسەنگێکی زۆر باشە بۆ پارێزێ بەڵام ئەگەر نەسەکان وەکو خۆی لی تێبگەین و باشی مامەڵی لەگەڵا کەواتە ئەمانە فرە هۆکارن هۆکاری تریشمان هەیە بۆ نمونە هۆکاری حرب لەبیرت نەچێ یعنی تۆ لە شەڕە کۆمەڵێک زەبری دەرونی بەجێ هێڵی کە وڵاتی عێراق بە تایبەتی کوردستان شوێنێک بۆ دایمەن شەڕ کاتی خۆی لە بینی فارس و ڕۆما و دوایی لە بینی فارس و عوسمانی دوایی لە بینی نازانم چی و چی ئێجایسەش لە بینی فلان و فلان ئەمانە دایمەن شوێنی شەڕ اینجا دوایی سەدام حسێن اینجا دوایی حربی عێراق هەمیشە شوێنی زەبری دەرونی بووە هەمیشە شوێنی بەرکەوتن بووە ئەمانە هەر هەمووی لە ناو ناخی مرۆڤ شت بەجێهێڵێ و عاقبەتێکی ناباشی بۆ دروست دەبێ ئەگەر ئێمە هۆشیارێکی دەرونیمان نەبێ نەزانین چۆن مامەڵی لەگەڵاکەین کەواتە ئەمانە هەمووی ئەوانە بوونەتە هۆکارێکی زۆر کە خەڵک تووشی نەخۆشی دەرونی زیاتر بێ و نەتوانێت سەیتەڕە بکا بەسەر ژیانی خۆیان ئەمەوەکو ڕۆ سایکۆلۆژیەکەی و ڕۆژینگەکەشین باس کرد ڕۆ بایۆلۆجیەکەشی بە هەمان شێواز کە وەکو چۆن زەخەتێکی تووشێ بێ نەخۆشی جەرونیش زۆربەی کات عێلاقەی بە ئەوشتانە و لەوانێ نەبێ وەکو زەختە تووشێ بێ بۆ لە پڕا کابرا تووشی کە ئاوا بێ تووشی شیزۆفرینیا بێ ئەشێ بۆ ماوە کاریگەری هەیە لەسەری کەواتە ئێمە بێ فەهممان هەبێ بۆ نەخۆشی دەرونی تکام وایە خەڵکی فەهمی هەبێ کابراایە کە نەخۆشی دەروونە نابێ یعنی یەکێک لەو شتانی بوورە کاکرێز تۆزە درێژم بەم باسەیە یەکێک لەو شتانی خەڵک بەداخەوە زۆر گلەی لێ نەخۆشی دەرونی ئەکا کەوا ئەزانێ خۆی نەخۆشیەکەی داوا کردو بۆ خۆی ئەو من پێم وتی وامەکە ڕاستە لەوانەیە هۆکارێکیان خۆی بوو بێ وەکو باسم کە سایکۆلۆجی بەڵام بایۆلۆجیەکە بەدەست خۆی نییە کابرا دانیشتۆ شەکرەیەتی خۆ قەت نەیزانیەوە شەکرە چییە
بەڵام چوو فەحسی کرد دوایی دەرکەوت شەکرێتی ئیخۆ خەتای خۆی نییە ئەشێ ژیانی مەسەن تەندروستی جستەی باشنەوە بێ ڕاضی کەم کرد بێت چی پارێزگاری نەکردبێت لە خۆراکانی بەڵام کابراایە کە تووشی نەخۆشی دەرونێ بە عینەن شتە خۆی داوای نەکردووە تووشی نەخۆشیەکە بووە و بۆی هاتووە پێویستەکە لێرا مامەڵی لەگەڵا بکرێ و چارەسەر بکرێ بۆ یەکێک لە چارەسەر دەرونەکان بریتە لە چارەسەری بایۆلۆژی یاخۆ چارەسەری با بڵین بە دەرمان. زۆر باشە دکتۆر مرۆڤ لەم سەردەمەدا لەگەڵ ئەم هەموو پێدراوە زانستی و تەکنەلۆژی و پێشکەوتنی کە هەیەی هەر لە هۆیەکانی گواستنەوە هەر لە خۆشگوزەرانی من چی بکەم ئەو ئایپادەی کە بۆ منداڵەکەمی دەکڕم ئەو مۆبایلی کە بەدەست خۆمەوە ئەو جلو بەرگە ئەو فێلاو سیاری کە وەکو هۆیەکی خۆشگوزەرانی بۆ من دروست کردەوە نەبێتە هۆی نامۆبوونەوەی من نەبێتە هۆی ئاڵۆزی دەرونی من واتە مۆبایلەکەم چۆن بخەمە خزمەتی ڕۆح و دەرونی ئاسوودەی خۆمەوە ئایا مرۆڤ لەنێو ئەم هەموو پێدراوە زانستی تەکنۆلۆژی ئەتوانێت ئارام بێتەوە جارێکی بەڵێ زۆر ئەتوانێت ئارام بێتەوە بە مەرجێک ئەم کۆنتترۆلی شتەکان بکەن نە شتەکان ئەم کۆنتترۆلکەن خەڵکی ئێمە ئێستا بەعکسەوە شتەکان کۆنتترۆلەکەن سوۆشیال میدیا کۆنتترۆلێکە مۆبایل کۆنتترۆلێکە پارە کۆنتترۆلێکە دەسەڵات کۆنتترۆلێکە منەمە لێرەق باسی شتێک بکەم یەکێک لەو دکتۆرە بەرزانی من لەگەڵ داوام کردووە لە بەشی دەرونی نا لە بەشی تر تەمان باوەڕی بەخوا نییە بەڵام قسەیەکی کرد زۆر جوان بۆ ڕۆژەشان من تا ئێستا کاریگەری هەیە لەسەر وتی زانە تم کاکتۆرەوە بۆ جگەرە ناکێشی ئەنی حەز لە جگەرێتی نایکێشم تم بۆ نایکێشی خۆزام لە ڕووی تەندروستی وەزانە خراپە بەستم بۆ نایکێشی وتی من یەک عادەتم هەیە لە ژیانە نامەوێت هیچ شتێک کۆنتترۆلی من بکە ئەم قسە زۆر مهمە پێم عیبە بم بە کۆیلی شتێک ئەمە زۆر مهمە ئێمە نابینە عەبدی ئەو شتانی کە بۆ خۆشی خۆمانمان هێناوە ئەنی ئەمە پارە پیاکەین بۆی ئەمە بکڕین ناکرێت دوایی ئێمە لە ناوبەرێ ئێمە پاراکرین بۆی سیارە بکڕین ناکرێت دوای سیارەکە من لە ناوبەرێ لە ڕووی جستەیە لە ڕووی دەرونیە لە ڕووی عەقلیەوە کاتە مرۆڤ ئەبێ و قەناعەتە بە خۆی دروستکە ئەبێ من کۆنتترۆلی ئەو شتە بکەم ئەش بە کات بۆ دانان سەعاتەوە نەبوونە ئەو شتاکەم و چەند جارێک دووباری بکەرەوانێ و کاتێک ئەو سەعاتە هاتوانی بەرنامەژی ئەپلیکیشن هەیە تۆ دای بەزێنی بۆ منەڵی سەعات دەیشە و فەیسبوکەکە میژ نەکە ئەپلیکیشنێک دایە بەزێنی سەعات دەیشە و نە فەیسبوکی شەکان نە ئینستاگرامی ژەکان مۆبایلی ژەکە و تۆ ئەکتیڤ کردو کەواتە هۆکار هەیە بۆی هاوکارێ بێ بەزەگەر ئێمە قەنەعەتمان هەبێ ئەو هۆکارانە بەکاربێنین کەواتە ئەمە خاڵێکی زۆر مهمە کە ئێمە بە دەقیقی کاری لەسەرکەین و بەداخەوە ئێمە تەلەبەمان لایە کە دەرسان پێڵین چۆن سعی بکەن لە پۆلی 12 لە پرۆگرامی ستادی ینی ئێمە کە دێن مقابلەیانەکەین نزیکی زیاد لە 100 تەلەبەمان هەیە لە مقابلەکە یەکێک لە پرسیارەکان کاکرێزەوەیە کە چەند سەعات سۆشیال میدیا بەکارهێنێ چەند سەعات خەریکی سۆشیال میدیا و مۆبایلە یاریکردنە متوسط نێوەندی زۆرینەیان لە بینی 4 بۆ 5 ساعتە کە کارەساتە تۆ 4 بۆ 5 ساعت ڕۆژانە ئەمە بەکاربێنی بەبێ ئەوەی پرسیاری دوایەوە ئەوەیە باشە تۆ ئەوە سەعات بەکاری هێنی چەندێک لە ئیشەکانی ژیانە بۆ ئاسانەکە وەڵامەکەی هیچ قەیچێکە من ئیشەکەم بە بۆنەی سۆشیال میدیا لە ساعت هەفتای بەڕێ یەکەم دەستم خۆش بکەوەتی سۆشیال میدیا بەکارێن بۆتە مەزدەری دەخل مەزدەری معلومات بۆ نمونە مەزدەری ناسیاوی منیا تۆ بەڵام ئەم کەسەی تر کە زۆرینەی وایە دڵنیاتەکەموانێ 4 ساعت و 5 ساعت بەکارهێنێ نە مەزدەرێکی دەخلە بووی نە سوودەگەیەنێ بەڵکو زیانیشی بەرەکەیە کەواتە ئەمەش شێوازێکی ترە کە نازانن مامەڵی لەگەڵا بکەن و مەسئولی ئاخیر و ئەوڵیش هەر کەسەکە خۆیەتێ بێ خۆی قەنەعەت بە خۆی بکات چۆن مامەڵ لەگەڵ شتەکە دکتۆر لە ئێستادا دایک و باوک هێندەی بە شتەمادیەکان ئەنازن لە ژووری تایبەتی منداڵ لە تەلەڤیزیۆن و لە سیستەم و نازام لە سیستەمی خەو لە ئایپادەکە بۆ منە هەر لە سەرتاوە منداڵە خەنە نێو دنیایەکی نامەبوونەوەوە بۆ نمونە ئایپادێکی دەدەنە دەست لەوە چە تەنها لەسەر سفرە یەک بگرنەوە و ئەزانێ تەنها مەشغوڵبوون و نەگریانی ئەم منداڵە و بیان و نەگرتنی بۆ کۆڵان ئیدێمە پەروەردەیەکی ڕەسەنە ئێمە تا چەند بۆنە دایک و باوک ڕۆڵی هەبووە لە ئاڵۆزی دەرونی منداڵەکەی لەوەی کە ڤیدیۆیەکی نەشیاویان کە بە تەمەنی ئەم نەگونجاوە یا فێری جۆرە یاری بۆ کە توندوتیژی فێرەکە ڕقی فێرەکە تووڕەبوونی فێرەکە تا چەند دایک و باوک جەنابەت ئەفەرمی مرۆڤەکە خۆی بەرپرسە بەڵام منداڵ خۆ عەقلی بەو شتە ئێمە چۆن دایک و باوک وا لێ بکەین کە هەر لە سەرتاوە منداڵێکی تەندروست و دەروون ئاسوودە بەرهەم بهێنن چارێکی زۆر مەزبوطە زۆر پێویستە لە ئێستا بکرێت کاک ڕیاس بەهانەی دایک و باوک بۆ ئەم شتە ئەڵێ ئەخدا هەمووی هەیەی من بۆم کۆنتترۆل ناکرێ هەمووی ئەوەی هەیە باشە زۆر کەسێ زۆر شتەکە خۆ ناکرێ من تۆ بیکەین خەڵکیشێک خراپاکە خەڵکە کوژێ ماڵی خەڵک وێرانەکە دزیەکە خۆ ناکرێ من تۆ بیکەین کەواتە ئەمە بەهانەیەکی مەرفوزە ڕەفسکراوە ئەم مناڵی تۆ لەگەڵیا دابنیشە جارێ ئەو یاریانەی بۆ دابەزێنە ئەگەر تێ بۆی دابەزێن هەچەنە من لەگەڵ یان نیم هەتاوەکو تەمەنێکی دیاریکراوانی جارجارە بیدەیتە مشکلم نییە نیو سەعات 20 دقە ئەگەولێتی سێری چیەکە و مەشغوڵی چێ بێت چکە لە بیرمان نەچێ توێژینەوە زۆرە لەو بارەوە ئەو مناڵانەی کە سەری یاری توند و تیژیەکەن لە تەمەنی 9 ساڵ 8 ساڵیش نەک بچووکتر
یعنی بەحسێکە هەیە لە تەمەنی 19 ساڵە زۆربیان کەسێکی تونند و تیژن تەوان ئەمە کۆنتراڤەرسی لەسەر یان گەر هەنە گەڵەن وانە هەنێ گەڵەن وایە بەڵام زۆرینە لەگەڵ ئەوەیان و فعلەنیش وایە دەرکەوتووە لە 19 ساڵ یانی دوای 10 ساڵ کاگڕێز ئەم زەلامە تونند و تیژە بۆ تیای ماوەتەوە لێرە خەڵگە کوژێ لێرە عداکاتە سەر ناموسی خەڵک یاری هەیە ئەوشتانی تیا بۆ معلوماتە لە ئێستا فێری ئەم یاریانەی تر بوون بە شەو بە ئۆنلاینەکەن و نازانم چی کاریگەری هەیە لە داهاتووە کاریگەریەکەشی بەداخەوە سلبیە کەواتە کۆنتڕۆڵکردنی بۆی کە یەکەم تێ بگەێنی ئەڵە مناڵێکی 2 ساڵە تێناگا ئێوە کە مناڵێکی 2 ساڵە تێناگا خێرە ئایپادێکی پێ باشە لە من تێناگەی بۆ لە ئایپادەکە تێگا هیچ نەبێت تی یاری تری بۆ بکە خۆ لەگەڵ یا بە تۆزە خەریک بە یاری بۆ بکە بیبەرە دەرەوە مشکلەکە لەوایە ئێمە ئەچینە دەرەوە کاسبیەکەین پارە پیاکەین دایکە و باوکەکە بۆی مناڵەکە خۆشبەخت بێ بەس خۆ مناڵەکە ببەخشم قسەیەکە مناڵەکە بەرخ نییە دابەستە نییە دابەستە پاری بۆ بایەکەی بیتە بیخوا مناڵەکە پەروەردەیە فەمێگە ئەرکی دایکوا بەس بەخێوکردمێ خۆ چۆلەکەش بەیانیان نەچێتە دەرەوە لە تۆ زیاترمان دووە بێ تەواو عیبیشی نییە و تێریشە نامرێ لە برزیشە مەگەرێکی یا ڕق بێتەوە کەواتە مەسەلەکە خواردن نییە مەسەلەکە پەروەردەیە دایک و باوک مەسوولی یەکەمن لە مناڵ پەروەردەیەکەن بەوەی کە کاتیان بۆ دیاریکەن خۆی بکا بە برادەری دایک و باوکەی ئاسان نییە بە معلوماتی بینەران من خۆ مناڵم هەیە با خەڵکوان نەزانێ ئەمە هەر لە خۆ قساکەم مناڵێک گەورەکەم 5 ساڵ و نیوە بەڵام سەلامت بیا خۆ بەڵام قورسی خۆی تایە بەڵێ ئەبێ دایک و باوکە هاوکاری یەکتری بن مەسەلەن من خێزانم زیاتر هاوکارمە لەو مۆزوعات چکە ئەو زیاتر لەگەڵیەتی بەڵام هەندێک جار بریتە لە دابەزینی تۆ بۆ ئاسی مناڵەکە من نمونەیەکی بەسیتە ببێنە هەر ئەم شەو چوین شتینی بۆ بکڕم بۆ ڕەوزە دەفتەر و قەڵەم مجموعەیە شت خۆزای مناڵ کاتێتە شوێنە گۆشتە بینی هەڵەگرێ قەناعەتی نەکرد کە داینێتەوە مەجبور من دابەزیمە ئاستی ئەو تێ بگەێنم با بە ئەمەی تۆ نییە ناکری حەزما لە شتێەوە بیکڕین تێمگەیە و تێگەیشت ئۆکە خۆلانە من لە 10 جارە چوام 3 جار ئەوە بکەم ئێ با بیکەم هیچ نەبێ با ئەو 3 جارە بیکەم نەک فەقیرە زرم تێ هەڵیت و نابێ و طبعاً قبول یەکات چکە دەسەڵاتی نییە لە بەسەر چاو بەس ئەمە ڕق دروستەکە بەرحاڵ بیانون نییە کە دایک و باوگواڵن و کارێکشە بۆی تەندروستی دەرونی مناڵەکانیان خراپ بێ و زۆرێک لە مناڵان ئێستا کە فێری زمان نابن تا 3 ساڵ و 4 ساڵ بەشێک لە هۆکارەکەی ئەوەی هەر لە مناڵی و دایناوە بەرامبەر بە کەناڵێکی تەلەڤیزیۆنی یا بەرامبەر بە ئایپادێ ئێ مناڵێکی فێری زمانی تۆ بێ خۆ قسە و لەگەڵا نەکردو ڕاست زۆر باشە دکتۆر نەخۆشیە دەرونیەکانی ئێمە نائاڵۆزی دەرونی ئێمە خەمۆکی و قەلەقی ئێمە من زۆر جار کە ئەچیتە لای دکتۆر باسی مەعیدەشەی بۆ کە یەکسەر بەسێتەوە بەلایەنە دەرونیەکانی ئێمەوە خەمۆکی و قەلەقی و نازانم خەفەت و ئەم شتانە لایەنی دەرونی ئێمە ئاڵۆزی دەرونی ئێمە نەخۆشیە دەرونیەکانی ئێمە تا بە چ جۆرێک کارەکەنە سەر جەستەی ئێمە لەبەرەوەی دەروون و جەستە دوانەیەشی پێکەوەن ینی لە یەکتری جیانین جەستەش کارەکاتە سەر دەروون کە تۆ شوێنێک تێشێ مرتاح نیت بێزاری تااقەتی قسەشت نییە مالعیلم قسەکردن ئازاری نییە بەڵام تااقەتە نییە لە بەرەوەی جەستە تێشێ کاتە کاری گرۆدە سەر میزاجی تۆ کاری گرۆدە سەر عەقلی تۆ کاری گرۆدە سەر دەرونی تۆ بە پێچەوانە شەوانێ پێتە سایکۆسۆماتیکەکان کات جەستت کە عەقلت ماندووە یاخود کە بێزاقەتی لە ڕووی دەرونیەوەنە کارەکاتە سەر جەستە هۆکاری زۆرینەی ئەوانەی کە مەعیدەیان شێوەک و جەنابەت بە نمونە باسێ کرد بەشێکی بریتە لە قەلەقێکی زۆر بیکردنەوەیکی زۆر فشارێکی زۆر کە ڕۆژانە لە ئیشەکەیە تووشێنێ هۆکاری ئەمەش بریتێ لە تێکچوونی کۆمەڵێک هۆرمۆن لە دەماخە ئەوکو سیرۆتۆنین وکو دۆپامین و کۆمەڵێک هۆرمۆناتی تر کەم هۆرمۆنانە بە تایبەتی سیرۆتۆنین ئیشی ڕێخستنی خەوە ڕێخستنی میزاجە ڕێخستنی دڵخۆشی نەفەرەکەیە ئەمانە ڕێگەخاوت کاتی ئەم هۆرمۆنە کەم و زیاکە بە بۆنەی ڕووداوەکانی ڕۆژانە باشە هۆکارێکە بۆ ئەوەی قەلەقی زیابکە یا قەلەقی کەمکە خەمۆکی دروستکە یاخود ڕاستی کاتەوە ئەم هۆرمۆنە خۆشبەختانە ئەتوانین ئەگەر تێک نەچێ ینی تاو تێک نەچێت چکە تاو تێک پێویستی بە عیلاجی دەرمانە ئەتوانین بە کۆمەڵە شت ڕۆژانە خۆمان ئەو میزاجی خۆمان چاکەینەوانێ عیبادەتێکی باش بەس یعنی نەک پڕووکاندن مناجات لەگەڵ خوایە وەرزشکردن پیاسەکردن بەش لە شوێنێکی سەوزایی خۆش کە دڵگیر بێ لەگەڵ ئەو کەسانە بوون کە هیوا بەخشن بە ژیان ها کەسانێک هەن هیوایان لێبارێ و قسەکانیان قسەی جوانن و خۆشان کەسی باشن ئەمانە هۆکارن بۆ ئەوەی بتوانین ئەم لایانی خۆمان باشکەین کەواتە بەڵێ لایەنە دەرونی کارەکاتە سەرجەستەی ئێمە جاریوان نەخۆشی دەرونیمان بۆ دێت ئەسڵەن ئاعرازی جەستەی زۆرتر زەعیفە مەعیدەیەشێ هیچی بۆ ناخورێ ئەخوا ئارشتەخوا ئارشێتوانێت نازۆری کردووە من خۆم برادری خۆم پزیشکە هاتووە بۆ لامان خۆیاوتمە بۆ نەزەعیفی
وتی وەڵی زانە نازۆرم کردووە سیتی سکانی چێستم سنگم کردووە ئەشعی تەنووری سنگم کردووە نازانم چۆن یەک دنیاشتی کردووە وتم عرازەکانە چوتی ئەمە ئەمە کاکە تۆ نەخۆی نیت تۆ کە ئابەت هەیە چاوەکەم بەس هەستە پێ نەکردووە لە تاو جەستت یایەتێ جەستەی هەستی نەکردو کە بێت عقەتەوە توێتی ئەوە خەتای جەستەمە بێت عقەتە مەس لە ئەسڵا خەمۆکی هەبووە بە دوو سێ مانگ لە عیلاجکردن ئشتیهای کرایەوە وەڵا کێشی دابەزای بوو کێشی باش بوانێت چووە نۆرماڵی خۆی میزاجێکی تر شێوازێکی تر لە مامەڵەکردن کەواتە ئەبێ ئەمە جوان فەهەمکەین بەڕێزان کە جەستە و دەروون لێکدا نەبراون هەردووچیان کارەکەنە سەر یەک و ناشکرێ یەکێک هاتووە بۆ معلوماتیش لە 1970 ئەوانەی کە سەردانی بنکەی تەندروستیەکەن بۆ ماها بە تکراری ینی دەموچاوەکان دکتۆرەکەی ناسێتوانێ زۆربیان کێشەی دەرونیان هەیە بە هیچ عیلاجە چارەسەر نابێت بە دەرمانووی ئەنتیبایەتیکێهی سەرێشەیە قابم شتانە چارەسەر نابێت پێویستی بە دەرمانی دەرونی هەیە هەندێکیان قەلەقیان هەیە قەلەقی بەردەوامیان هەیە هەندێکیان خەمۆکییان هەیە هەندێکیان قەلەقی هەمیشەییان هەیە کەواتە ئەمانە هۆکارەکانیان دەروونە نەوەکو جەستە دکتۆر باست لە عیبادەتێک کرد کە دڵتیایە حزوری هەبێ وەکو مەحویە فەرمێ بەخوا قەسەم لەگەڵ دڵی خاڵی لە سۆزی عشق تەکراری حرفەن ئیمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر بە سەرانی قڕیش دەفەرمێ قولوا لا اله الا الله تفلحوا هەر بڵێن لا اله الا الله وەکڵێ بەختیار و ئاسوودە بن کاک ئەحمەدی موفتیزادە دوای 10 ساڵ لە عەجزیەت و ئازار بەخوای گەورە دەفەرمێ تۆم هەبی تەنیا لە ئینفرادی لێم جەمە خۆشی هەرچی دنیای واتە ئەگەر خوا لە دڵا هەبێ عیبادەتەکان ئیمان یا ئیسلام یان بەونە پابندبوون بە بەهاو ڕەوشتە جوانە ئیسلامیەکان بەتابێت لە کۆمەڵگەی خۆمانە تا چەند ئاسوودەیی دەرونیمان بۆ دەهێنن ئایا ئیمان زامنی وەکۆڵێ بەرجەستەکردن و دابینکردنی دەروونێکی ئارامە بۆ شوێن کەوتوان و هەڵگرانی دڵناییەوە چونکە بەشێک لە مەفاهیمەکان تەیاتێک کە بە عەقڵ دروست نابێ وەکو غەیب خۆی کاتێک ئیمانە کە ئیمانە بە غەیب هەبێ نەک ئیمانە بە بەرجەستە هەبێ سە من ئیمانم بۆ هەبێ ئەمە پەرداخەیە پەرداخ نییە باسیشتی فەلسەفی ناکەین باسی واقعەکەی ئەمە پەرداخە لێرەیە ئیمان شتێکە بە غەیب ئیمانەتە بێ بۆ غەیبیات کە لە ئیسلام و لە هەموو دینێکیشا هەیە باوەڕبوونمان پێی و دەست پێوەگرتنمان پێی و بەڕاستی بوونمان لەگەڵیا هۆکارێکە بۆ ئاسوودەی دەرونیمان کاتێک کە مناجات لەگەڵ خوای خۆتاکەی شەرحی حاڵی خۆتی بۆکەی باسی معاناتەکانی خۆتی بۆکەی بەشێک لە ئەمە پێ دەڵێن دیبریفین یان یەشێک کە لە ئەزمەیەشی دەرونی بێتاقە تابەستنێکێکی لێ مردووە نازانم بە کوردی چ پێڵێن بۆ تۆی باسەکات تۆزە خەمەکەی ڕوە کاتە تۆ مناجاتە لەگەڵ خواکەی خەمەکە دەڕوە و خۆش باشترین جۆگرە بەدڵنیایی ئەوەوە کارێکی باشە بەڵام ئەبێ ئاگاداری خاڵێک بین کە لێرە کۆمەڵێک کەسان استیغلالی ئەم بابەتیان کردووە بە ناوی خوا و حکمەکەن و بە ناوی خوا عیلاجی خەڵکەکەن و تێڵانە دەن لە خەڵک و شینیانەکەنەوە مۆریانەکەنەوەوانە بە ناوی هەبوونی جن و دەرهێنانی و ئەم جۆرەشتانە من حەزەکەم باسێکی ئەوەش بکەین ئەگەر ئیجازەم بەی فەرموو ئێمە ڕۆژانە لە خەستەخانەکانمان ئەگەر 5 و 6 نەبینین دان و دوان نەبینین ڕۆژانە یا لە عیادە یا لە خەستەخانە یا لە ئیستشاری یا لە تەواوی کاچی نەخۆشە بینین کاتێک قسەی لەگەڵاکەی دوای سێرەکی شوێنێکی خۆی بشانەیە تر قۆڵێتی قاچێتی عالتەن پەلەکانە بشانەیە جاری وای پشتێتی جاری وای منتیقەی ملیەتی شینیان کردوێتەوە مۆر بۆتەوە زۆریان لیاوە بە بیانووی ئەوەی کە مەجنۆکەی تێ تیان هەڵاوە باشتیان هەڵاوە ئەمە خۆی زەبرێکی دەرو نەخۆشێکی دەرونی هەیە تۆش بۆ کرد بە زەبرێکی تر ئێستا کەسەکە هەستەکە حیای چوە تەواو چکە تۆ تێت هەڵاوە و بۆ معلوماتتان زۆربەی ئەوانەش دێتەوە بە لای ئێمە لە ئاخیرە چکە یەکێک شیزۆفرینیا هەبێ حەزەکەی 5000 جار تێ هەڵا خۆی گەر حقوقی ئینسان ڕاستکە ئەبێ ئەوانە بگرێ ئەوانەی کە تێ لەمانادن ئەبێ بگرێنە سجنەوە چکە بۆت نییە بە ڕەزامەندی نەخۆش نەبێت دەستکاری نەخۆش بکەی ئەو قانونە لە طبا یعنی ئەم لە کاتی خۆشە موسڵمانە هەروە مامەڵیان کردووە پێغەمبەری خوا 23 ساڵ زلەیەکی لە کافرێکیش نەدا بۆت نییە نەخۆشی دەرونیە ئەبێ یا خۆی ئەگەر ئاگای لە خۆی بێ ئەگەر ئاگای لە خۆی نەبێ یەکێکی مەسوول لی تەوانەوەشی کە مەسوولە لی بەداخەوە بەرحەڵ بۆت نییە لە نەخۆش بێ بۆت نییە پەلاماری نەخۆش بێ یەکێکی تر لەو هەتکی عەرزانەی کە ئەکرێهی نەخۆش یعنی ئەو دەست درێژیانی کاکرێتە سەر نەخۆش لەلایەن ئەو کەسانەوە ئەوەیە لەبەر چاوی هەموو عالەمە بە ڤیدیۆیەکی لایف پەنجاکە بە قورگیا تێی هەڵەیە من پرسیارە لە جەناب دەکارەیە من پرسیار لە جەناب دەکەم تۆ قبوڵتە لە لای پزیشکێ دوو کەس لە ژوورەوە بێ مفاحسەکان نەخە من قبوڵم نییە ئەی باشە گاڵێن پزیشک مەرحەمی دووەمی تایبەتمەندێتی خۆتە هەیە کاکە تۆ شتێک کتێبە ژنەکەشتە نەوتو بە من بە برادەرەنجیەکەت نەوت حەزەکەی بۆ بڵێ سیقەت پێێتی ئەی خێرە تۆ لە بەرچای هەموو خەڵکە لایڤێکی مۆبایلە کردوتەوانە ئەوی کێشی بەم زەلامەیە وەرە دەر چی وەرە دەرەوە تۆ جارێک کەسەکە و حیا و برد هەر حیای دینە برد هەر حیای ئەخلاقیات من تێناگەم چۆن ئەو ڕۆژنامەنووسانە ببەخشن ئەم قسەیەکەم چۆن ئەچن
چکە هەموو شتێک ئەخلاقیاتی تایە تۆ ئەخلاقیاتی زەلامێکت نەپاراست کە خاوەنی کێشەیەکە ئەکرێ کەسێک کێشەیەکی هەبێ هەموو عالم بیزانێ نابێت کەواتەمە پاراستنی ئەخلاق باسی ئەخلاقەکەم جارێ باسی علم هەر ناکەم ئەخلاقیم زەلامە و نەپاراستەوە کە تۆ لایڤەکەی و بڵایەکەیتوانە ئین جیاواز لەوە بێنەکە هەتکی شەرعی کردووە هەتکی علمی کردووە هەر حای علمیشی بردووە کەسەکە بەرحاڵ ئەمانە بوورەتە تیجارەت بە ناوی دینەوانێ ئەگینە ڕوقێ شەرعی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێکردی کە ڕوقێ شەرعی بکەین بەس فەرموویەتی کە نەخۆش کەوتم بچن بۆ لای ئەهلی علم نەیوتە بچن بە لای ئەوانە حەکیم طبیبە طبیبی دەرونیش هەیە طبیبی جەستەییشە طبیبی دەرونی پزیشکێک کە 6 ساڵ کۆلێجی پزیشکی خوێنوەکو هەموو پزیشکێک تەخەڕوجی کردو 2 ساڵ وەکو دکتۆری عام دەوامی کردووە دوای 5 ساڵ دکتۆرا خوێنێ اینجا پێوترە پزیشکی دەرونی ئیمام ئەحمەد کە یەکێک لە سەر مەزهەبە گەورەکان لێ هەر کاتی هەستم بە ڕقبوون و نەئاسوودەی ڕۆحم کردووە چوون بۆ لایەکێ لە شێخە زایدەکانی هەر بینینی بۆ خۆی هەروانێ ئاسوودەی دەرونی وەکو دکتۆرێکی دەرونی مامەڵی لەگەڵ دکتۆر باسمان لە تەکنۆلۆژیا کرد بە شێوەیەکی گشتی باز لە میدیا بە شێوەیەکی گشتی و زنجیرە دراماکانەکەین لە ئێستادا زنجیرەی تورکی و دۆبلاژکرا و نامۆ بە کەلتور و ئاین و دابوونەریتی ئێمە نامۆ بە خێزانی ئێمە فێری خیانەتمانەکەن فێری تونند و تیژیمانەکەن فێری بێڕێزیکردنمان کە بەرامبەر بە دایک و باوک بەرامبەر بە دراوسێ ئەمانە ئایا ڕۆڵیان هەبووە لە ئاراستەکردنی دەرونی ئێمە بەباری سلبی و وەکۆڵی نەئاڵۆزی وەکۆڵە ئاڵۆزبوونی دەرونی ئێمەدا ئەزانی چۆن کاکداس کێشەکە لەوە ئێمە مرۆڤ کاتێک کە سری دراماکەین بە هەموو بوونمانەوە چینە ناو دراماکەوەڵێ نەکەی لێ نەیکوژی هەمووشمان تەقریبان لەوا چەوابی ینی وا ئاچینە ناوە ئەمە ئیندیماج واتە تێکەڵبوون دروستەکە ئەم تێکەڵبوونە عقلی تۆ جای ناکاتەوە ڕاستیە خەیاڵە درامایە یاخود واقعا بۆیە ئەو کەسە ئەوەی کە لە دراماکایی بینێ هەوستەکە لە ژیانی خۆی بەشێکی تایە و لەوانە لە ژیانی خۆشیان تەطبیقیکە ئەمە لێرەکە ئالێرە کێشەکە دروست دەبێت کەم ئیندیماجە ڕووەدا لە عاتیفۆ لە بیرکردنەوەی کەسی بینەرە بەرامبەر بە دراماکە بمانێ و نەمانەوێت سۆشیال لێرنین واتە فێربوونی مجتەماعی فێربوون لە مجتەماعوانێ لە مناڵیەوە دەست پێکات تا ڕۆژێ ئەمریت تۆ لە مجتەماعەوە شت فێرەبی بەبوونی کولتوری مجتەماعەکەتەوە شتە گۆڕی لە خۆتان بتەوێ و نەتەوێت کاریگەری هەیە لەسەر تۆ کاریگەری هەیە لەسەر ژینگەی چواردەژی کاریگەریان هەیە لەسەر دراماش کاتێک وەکو ژینگەیەکی دەرەکی بینی کاریگەری دروستەکە لەسەرت وای کردو کۆمەڵی خەڵک بیرکەنەوانێ قەیچێکە با خۆشەویستێکیشی هەبێ قەیچێکە با خیانەتێکیش بکە قەیچێکە با توند و تیژیشی هەبێ طبعا خەڵک سلبێکی زیاتر وەرەگرێ وەک لە ئیجابێکی ئێژن هەنێکیان مەفاهیمیان تایە جوانە بەس لەوانێ زۆر نەبێ لەبەرەوە ئەمە وای کردووە ئەم کاریگەریانە دروستکە لە ڕووی ژینگەوە لەسەر دەرونی کەسەکە طبعا دەرونی کەسەکەش ئەگەر قابلیەتی هەڵسەنگاندنی ئەو ڕووداوانەی نەبێ کە زۆرینەی خەڵک بۆ معلومات قابلی هەڵسەنگاندنی ڕووداوەکانی نییە چەندێک ڕاستە چەندێک درۆیە لە بیری چۆتەوانە بەشێکی کاریگەری میدیاییە چۆن میدیا بێ کاریگەری دروستکە فیلمێک بێت تام و چێژی هەبێ شتێکی ڕقوتەق بێ خەڵک سەری ناکە ئەمە ژواکە کە گۆڕانکاری لە دەرونی خۆیان دروستکە و گۆڕانکاری لە عقڵەتی خۆیان دروستکە و بەشێک لە نەهامەتی بۆ ژیانی ئەو دروستکە ئەگەر بێت و بکرێتە ئەو هەڵهانەی کە لەناو فیلمەکە هەیە و داخشەکەم زۆربەی و فیلمانە قیامیان کتیان نییە توانم بڵێم ئەخلاقیاتیان کەمە دکتۆر ئەو هەموو جیاوازیەش لە نێوان وەرگر و ئەکتەرەکانە هەیە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی سیارە و ڤێلا و باخچە و شێوازی ژیانیانەوە ینی ئەوەنەی تر بۆ منە ئارامی دەرونی لەوەچە بێتەوە کاری شێواز لەوەچە بێتەوە کاری کێشەی خێزانیش بۆ منە ئەم ئەڵێ سەیری ئەو ژیانی ئەمە کە منیش لە چ ژیانێکدەم بەزەوت کچێک کە سەری دراماکە یا کوڕێکە سەری دراماکە سەری کچە جوانەکەکە و چەند جوانە ژنەکەت ئاوا بێ یا نازام چێکت ئابێ و کچەکەش بەعکسەوە بەس لە بیری چۆتە خۆی ئەوەیە خۆی ئەو کەسەیە فعلەن ئایا خۆت لەو کواڵەتی ئەو کوڕیت یا خۆت لە کواڵەتی ئەو کچیت دا لە بیری چۆتە ژیانی ئەو ئەکتەرە شتێکی ترە و لیا تەمسیلەکە تەمام ئینسانە بێ خۆی بێ کاک ڕیاز نابێت تۆ من بی نابێ من تۆ بم نابێ کەسمان من کیانێکی مستەقیلم پەروەردگار دروستی کردوم ئەتوانم بیرکەمەوە توانم بڕیار بم توانم ڕەفسکەم و توانم وەرگرم ئینسانە بێ ئەوها بێ لە ژیانی خۆیان لەبەرەوە کاتێک کە سەری و درامانەکەی بەعقڵێکی هەڵسەنگاندنەوە سەریکە نەوەکو دوای مۆدێڵاتەکانیان بکەوێ ئەمە گرنگە دکتۆر یەکێک لە پزیشکە دەرونیە ناسراوەکانی شاری سلێمانی میوانی بەنامی باسوخواز بوو جارێکیان گوتی یەکێک لە کەسایەتی ئاینیە هەر باڵا بەناوبانەکانی ئەم شارە هاتۆتە لام بۆ چارەسەری دەرونی بەڵام هێندەی لە ترسیەوەدا بووە کە ئەم نهێنیە نەچێتە دەرەوە تەبان بە منیشی نەگوت بەڵام مەبەستی ئەوەیە شتێک هەیە لە کۆمەڵگەی ئێمەدا مرۆڤ پێی خۆشە تووشی شێرپەنجە بێت تووشی هەرزار نەخۆشی دەستایی بێ بەڵام پێی ناخۆشە پێی بڵێن خەمۆکی و قەلەقی و نەخۆشی هەڵگری نەخۆشی دەرونیە ئەم هەستی بە عیبەبوونە ئەم بۆ منە باسکردنی نەخۆشی دەرونیە لە چێوە سەرچاوی گرتووە و چۆن چارەسەری بکەین
فرە ڕەهەندە جارێکی تر لە سایکۆلۆژیا ئەومان هەیە شتەکان فرە ڕەهەندن بەشێکیان ئەوەیە کە مجتەمەع پێی وایە ئەمە شێتەوە ترێ حسابی بۆ نەکرێ کەس قسەی لێوەرنەگرێ کەواتە پڵەیەکی کۆمەڵایەتی و لێسنەوە لە بەرەوەی لەکەیە بەحساب تۆ نەخۆشی دەرونیت هەیە لەکەیە مع العلم زۆرێک لەوانەی کە کاک دکتۆر باسی کردووە بەشێکی پزیشکە بەشێکی ئەندازیارە سیاسیە کەسی کاریگەرە کاریگەر لە وڵاتە یعنی دەسەڵاتی هەیە لە ڕێی ڕێزاشرەت بێ بەڵام نەخۆشی دەرونی هەیە قەیچێکە شەکرەیە وەکو شەکرەوایە وەکو زەخت وایە بەڵام بەشێکی لە ڕێی کۆمەڵاتی و عیبە بەشێکی لە ڕێی شخصیەوە عیبە بەشێڵێن نەوەک بڵێن سحر و جن و دەستیان لێوەشان و عیبە کەواتە شتەکە عیبەیەکە کە کەس نازانێت بۆ عیبەیە نەمە لێرە ئاماژە بەوە بکەم ئێمە مسلمان لە تاریخی خۆمان شارەزان نین لە تاریخی ئێمە علەمایانی مسلمان زۆر ئیشان لەسەر دەرونی کردو بۆ معلوماتە زۆرن ئەو ناوانەی کە وەکو تەبیبی نەفسی توانین بیان ناسێنین یەکێک لەوانە ئەبی زەیدی بەڵخی کە لە 300 هیجریە لە سەسەکانی هیجریە یەکێک لە کتێبە هەرە مهمەکانی کە هەیەی تقریبی 100 شتێک لاپەڕیا بزانم باسی نەخۆشی دەرونەکانەکە ئەزانی و باسی چارەسەری نەخۆش دەرونەکانەکە و باسی وا کاڵێ بە عیلاجی کیمیایی تاوان دەرمان نەبوو حەب عشاب هەبوو ئەڵێ بە عیلاجی کیمیایی و عشاب توانین چارەسەرکەین بۆشی نووسی فلان نەخۆشی ئەوەی بۆ بەکاربێنە وە لەگەڵ قسەکردن کە ئێستاش علمی نەفس هەرواڵینەوە علمی طبی نەفسی ئەڵێن کاکەی بە دەرمان چارەسەرمان هەیە دەرمان بخۆی لەگەڵیشە ڕێنمایی دەرونی 300 هیجری 1100 ساڵ لەوە پێش ئیبن سینات هەیە رازیت هەیە باشە مجموعەیەکی تر زۆر زۆرمان ابن القیم ئەو هەموو ئاسوودەیە دەرونی ابن قیم ئەتوانی نایبنی سایکۆلۆژیستێکی یعنی پەروەردەیی چاک بۆ هەموو ئینسانێکە هەر لە ابن قیم خۆی فەرمێ لە بەشێک لە کتێبەکەیەک ئەفەرمێ وەسواسی قەهری ئەفەرمێ دوو هۆکاری سەرەکی هەیە دوو هۆکاری سەرەکی هەیە چارەسەرەکەشی باسی سێ جۆر یا جوور چارەسەرەکە بەشێکیان ئەڵێ سەیتەڕە نەکردنی ئینسانە بەسەر بیکردنەوەکانی خۆیانە بەشێکیان ئەڵێ ئەشێ تەغییراتی کیمیایی بێ لە دەماغە طبعاً ئیبن سیناوە فەرمێەوە ئەوەی تەغییراتە کیمیایەکە بەس ئیبن قەیمە فەرمێ بریتێ لە زانڵەبوونی بەسەر خۆیان هەردووکیشیان مستەفیقن خۆی ابن قەیم طەبیب نەبوو حەکیمیش نەبوو بەڵام عالم بووە ئەفەرمێ بەشێکی بە ڕوقیی شەرعی چارەسەرەکرێ بەشێکیشی لای حوکەما چارەسەرەکرێ یعنی بە ئەدویە ابن سیناژە فەرمێ عینەن شە دەفەرمێ ئەفەرمێ وەسواسی قەهری باسەکە ینی وەسوەسە ئەفەرمێ عیلاجەکەی عشابە لەگەڵ ڕوقیە ئەی ئەم دووشتە ڕوقیی شەرعی یعنی تێهەڵان نا یعنی قسەکردن یعنی دوعا خوێندنەوە بەسەر کەسەکە یعنی قورئان خوێندنێکی مبارەک بەڵام ئێستا عیلم پێشکەوتووە چاوەکەم تۆ طریقەی ترت هەیە بەهەرحاڵ ئەمانە هەمویان هۆکارن بۆی ئەم ستیگمایە دروست بێ مع العلم بەشێک لەوانی کە نەخۆشی دەرونیان هەیە کەسایەتی کاریگەریان هەیە و من حەز دەکەم خەڵک یەک شتی تریش باس بکەم کاک ڕیاز یەک نەخۆشی دەرونیمان هەیە یەک دانەمان نییە یعنی خەڵک ئەڵێ دەرونیەتی ئاخر چ جۆرە دەرونیەکێتی جۆرەکانی زۆر بنەوە یعنی نەخۆشی دەرونیمان زۆرە بەشێکیان عیلاقەی بە بیرکردنەوەکانمانەوە هەیە بەشێکیان عیلاقەی بە مەزاجمانەوە هەیە بەشێکیان عیلاقەی بە دوورکەوتەوەیانە لە واقع کە جۆرەکانی سایکۆس وەکو شیزۆفرینیا و ئەوانە بەشێکی تریان جەستە عیلاقەی بە جەستە و دەروونەوە هەیە کەواتە ئەنواع و ئەشکال تەصنیفاتمان هەیە لەژێر هەر تەصنیفێکە شتمان هەیە یعنی ناکرێ بڵی نەخۆشی دەرونی یەک جۆرە ینی دڵنیاتەکەمەوە WHO لە عێراقا یەک لە 5 کەس نەخۆشی دەرونی هەیە باش یەک لە 5 کەس کەواتە حسابی خەسخانە بەرنەکەن نەخێر زۆرێک لەوانەی نەخۆشی دەرونی هەن لە عیادات چارەسەر ئەکرێن و کەسێکیشن بە علاجێک بە چەند مانگێک 6 مانگ 7 مانگ دەرمان خواردن دکتۆر دوای توشبوونی ئەم کەسە بە نەخۆشی دەرونی بۆ ئومێدی چارەسەر هەیە بۆ زۆر کەس پێی وایە کە تووشی نەخۆشی دەرونی بوویدی تەواو ئەم کەسە بێت تا مردن پێی بڵێن شێت و بێ ئەقل و نەخۆشێکی دەرونی ئایا چارەسەر هەیە ئومێدەیە بۆ چارەسەر بە دڵنیاییەوە ئێمە پزی عاجزم کرد ینی ڕۆژانە کە خەڵکە بین یعنی من جاری وایان بینم وانەیەکیان تەلەبێ خۆ من قەت لەبەر چاوی خەڵکاری ناپرسم بەس خۆی دواییەتەوە بەڵام ئەڵێ ڕۆژان دکتۆرەتی دکتۆر دایک مەڵێ ئەبێ سپاسی خوا بکەی دەستی دوتۆ زانە ماچکی خۆ من چاکم نەکردوتەوە خوا چاشی کردوت ئێمە عیلاجمان ناوێت وەسواسەیەکی زۆر بێتامی هەبوو وەسواسەیەکە جۆرێکیانە هەتا ئینسانەکە کفرەکە ئەزانەیە غەڵەتە بەزتر کفرەکە لە مێشی خۆیان گومان دروستەکە ئیتر بە عیلاج و بە دەرمان و بەڕێنمایی الحەمدوللا مستەقر و مەزبوط و تەلەبەیەکی 6 دەرەجەیەکی باشی هێناوە تەلەبەی 6 بوو دەرەجەیەکی باشی هێناوە لەمەوە بیگرێت بۆ 1008 تر بەڵام ئیشکالی ئێمە ئەوەیە ئێمە عیلاجەکە ئەکەین چارەسەرەکەکەین لەگەڵ براکانمان کە سایکۆلۆجستن ینی با بڵێن چارەسازی دەرونین بەڵام مشکلەکەوێت تۆ کۆمەلگاڵە عیبە نەخۆشی دەرونی عیبە نییە
چونکەوەکو هەموو نەخۆشیێکی تر نەخۆشیە و چارەسەری هەیە و بە دەرمان ئەکرێ و بە ڕێنمایی دەرونی ئەکرێ و ڕیزڵتی باشمان هەیە و پزیشکانی دەرونی لە زیادبوونە و سنتەرمان هەیە و سێ خەستەخانەمان هەیە خەستەخانێکمان هەیە شەی سەلاح نەخۆشیێت دائیمە دەرونەکانی تایە بۆ پیاوان سۆزیشمان هەیە بۆ ئافرەتان و سنتەری چێرەسەرکمەمان هەیە بۆ وانەی کە ماوەی چەند هەفتەیە یا هەفتەیە پێیسەکە بمێننەوانێ و متابعە ئەکرێن طبعا ئێمە سیستمی تەندروستیەکەمان ئەگە زۆر پێشکەوتوو بێ سیستمی نەفسەکەشمان زۆر پێشکەوتووە بێ ئاگادار بچکەمان بەیەکەوێن و لێرە ئەمێ ڕۆڵی میدیا باسکەم بەسەریایی میدیا توانێت کاریگەریشی ئیجابی باشی هەبێت لەسەر نەخۆشە دەرونەکان بەوەی کە ئەو هەموو تونند و تیژەی کە لە ناو تەلەڤیزیۆنە پیشانەدرێ کاریگەریی خراپی هەیە لەسەر دەرونی خەڵک قەیرانی دارایی و قەرانی سیاسی قەیرانی نازان چیچ ئەمانە هەمووی کاریگەری خراپە بۆ یەکرێ بەرنامە ئیجابیەکانمان زیاتر بێ هۆشیاری تەندروستیە دەرونیەکانمان زیاتر بێ بۆی چۆن مامەڵە لەگەڵ خۆمانە زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم زۆر بە کورتی لە نێو ئەم هەموو قەیرانی کە جەنابەت ئاماژی پێ دەکەی هەر لە گەمەی هەڵبژاردن و ساختەکاری و نەبوونی موچە و قەیرانی سیاسی و ڕێگنەکەوتنی حیزبەکان و اینجا بە پەلەی ژێرنووسی بۆ منە میدیاکان کە بە خەتێکی سوور هەمووی هەواڵی ناخۆشە بە بینەری دەدەن لەگەڵ بۆ منە مەترسی بۆ منە تەقەی خۆشی و مردنی خەڵک و شەڕەکان مرۆڤ لە نێو ئەم هەموو جەنجاڵیە وەکۆڵێ شوێنێک یان بۆ منە کایەیەکی هەیە بۆی ئارام بێتەوە ئەتوانێت لە نێو ئەم هەموو پێدراوە ناخۆشاندا ئارامی بە دەرونی ببەخشێ دائما لە ناوەڕاستی خەم و پەژارەیە ئەمەلێکی گەورە لەدایکە بێ زین سەلاحەدین ئەیوبی لە چ حاڵەتێکا لەدایک بووە لەو حاڵەتەی کە هیجرەتیان کردووە لە تکریتەوە بەرەو چۆ بەرەو مووسڵ لەو شەوە لەدایک بووە کە بووە شارەکان بەجێ باڵا بە بێدەنگی هەتا باوکیڵێ ئەم کوڕەشومەت چێ لەدایک بووە سەلاحەدینی ئەیوبی کە هەموو جێی فەخری هەمومانە لەو کاتا لەدایک بووە ئەمەلێکی گەورە بوو بۆ هەموو عالەمی مسلمانان و بۆ ئێمەش وەکو کرد کەواتە قسەکەی من ئەلێرایە ئینسانی گەورە لە ژێر چەپۆکا گەورەترە بێ چکە ئەزانێ بۆ ئەژی ئەزانێ خەریکی چیە ئەزانێ ئەوێ بگا بە چۆ ئەمە زۆر بۆیە سەلاحەدین ئاخی قسەیە کە ئەوەیە هەڵە من نامێ فەتحی قودس کەم ئەڵێ ئەمێ فەتحی هەموو ئەو شار و وڵاتانە بکەم کە خۆمان بۆ لێیان سنوێنێتوانێ حتا حەزەکەم بچمە ئەوروپا پێیان بڵێم ئیسلام چییە ئەمە ڕۆیە ئەو کابرایە پێشەوەی خۆی گەورە ئەفریقا وفاتی کردووە کەواتە ئەمە بینینی ئەو کەسێ بۆیە لە ژێر جەنجاڵی و لە ژێر چەپۆکە ئینسان ئەتوانێ خۆی دروستکە بەوەی کە بزانێ خەریکی چییە پێویست ناکە من خەریکی هەزار شت بم من خەریکی ئەو چەند شتە ئەبم کە من ئەمێ مستەقبل پێی بگەم و لەوش بوارەیە بناسرێم و داوام لە گەنجان و لە خەڵکی وڵاتی خۆمان ئەوەیە بزانە خەریکی چیت و زۆربەی هەواڵەکان کە ئەمڕۆ بە پارێ بەیانی و بەلاش زۆر بۆ بەڕێز دکتۆر زانە ئەحمەد قەساب پزیشکی پایە بڵندی دەرونی کە بەرنامەکەت ڕازاندەوە سپاس بۆ پێبەجوانەکان بینەرانی بەڕێز و خۆشەویست ئومێد دەکەین هەمومان دەرونێکی ئارام و لەسەر خۆمان هەبێت دووربین لەو نەخۆشی و ئاڵۆزیە دەرونیانەی کە مرۆڤەکان پێوە دەتلێنەوە خی گەورە دەرونی هەمومان ئارام کاتەوە بە خۆشەویستی خۆی و تا بە یەگەشتنەوەی تر بە خی گەورە میێرەبانتان سپێم هەر شاد و سەرکەوت و دەرون ئارام بن خواتان لەگەڵ